ئەم کاتتان باش بەڕێزان زۆر خۆشحاڵ و شادومانین کە جارێکی دیکە لە کەناڵی دیمە تیڤ لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی هاندان بە ئێوەی خۆشەویست شاد دەبینەوە. تەوەری ئەم جارەمان تایبەتمان کردووە بە بابەتی هۆگربوون لە نێوان کچێک و کوڕێک، واتە لە نێوان دوو تەڕەف یاخود یەک تەڕەف. بۆچی ئەو هۆگربوونە بۆچی دروست دەبیتن؟ جامە لەو بەرنمەیەدا هەوڵ دەدەین چارەسەریەکان و ڕێگاکان و ئەو حاڵی کە کەسی هۆگربوو تێیدایە باس بکەین، گفتوگۆ لەو بارەیەوە دەکەین. بۆ مەبەستەش میوانداری هەریەکە لە بەڕێزان مامۆستا سەردار، مامۆستا و توێژەری کۆمەڵایەتی مامۆستا سەردار لەتیڤ بانگێشتمان کردووە، هەروەها مامۆستا سەعەد بەرزنجی کە قوتابی دکتۆرایە و مامۆستای زانکۆشە و توێژەرە لە بواری کۆمەڵایەتی و کۆمەڵناسی. مامۆستایان پێم خۆشە یەکەم جار لە مامۆستا سەعەد دەست پێ بکەم، بزانم بۆ ینی هۆکاری هۆگربوون چییە؟ بەڵێ خەڵک بۆ هۆگر دەبی؟ دەستخۆشی بەنامەکەتان لێ دەکەم. تەوان ابن خەلدون کە بە موسسی کۆمەڵناسی دادەندرێت لە لای عەرەبەکان با بڵێن، لە لای غەرب ئۆگست کۆنت بە موسسی دادەندرێت، قسەشی زۆر جوانی هەیە. ئەو پێوەیەکەوە گردبوونەوەی ئینسانەکان ئەسڵەن کۆبوونەوەی ئینسانەکان لەبەر دوو هۆکاری سەرەکیە. یەکەمیان ئینسان ناتوانیتن هەموو پێویستیەکانی خۆی جێبەجێ بکات بەتەنێ، لە بۆی ئەم بتەمە پێویستیەکانی کۆمەڵایەتیە ناتوانن پێویستیەکانی خۆی جێبەجێ بکەن. دومیشیان ئینسان دەترسێ، ترس لە دیادە سروشتەکان، ترس لە ئاژەڵەکان، ئەو دوو شتەوەی کە دێ مرۆڤەکان بێنەکەن یەک. کە مرۆڤەکان هاتنە لای یەک شتێک ڕوودەداتن، ئەویش بریتە لە هاوشێوە بوون لە ڕەفتار. تەمان هاوشێوەبوونی 100% نییە، بەڵام هەمیشە مرۆڤ بە دوای ئەو کەسەیدا دەگەڕێتن کەوا ڕەفتاری لەگەڵ ئەو هاوشێوەیە. عەرەب مەسەلەیان هەیە دەڵێ یوقاس المەرء بقەرینیه. ئەگەر ئەمن و مامۆستا هاوڕێ بووین، یعنی ئەمن و مامۆستا سیفەتمان وەکو یەکە، ئەگەر ناتوانین با بڵێین هاوڕێ بین، دەبی ئەمە یەک جۆر بیرکردنەوەمان هەبی، یەک زۆر شتمان حەز لێبی پێکەوە، حەزمان یەکی وێتمان هەبی، لەوەیە دەتوانین ببینە برادر. ئەگەر نە بە فترە چیکەم چەند ناخۆشێک دەکەوتە نێوانمان و بینمان تێک دەچی. جاری وایە ئەو هاوشێوەبوونە زیادە ڕۆیی دەکات. ئەو هاوشێوەبوونە لە تەقلید دەبتە تەقەموس، دەبتە بەرجەستەکردن، لە لاساییکردنەوە دەبتە بەرجەستەکردن، ئەوەندە زۆر دەڕواتن دەبتە هۆگربوون. وی لێدێ ئەو شخصە هۆگر دەبی بە شخصی وەکو ئوستاز ئاماژەی پێ کرد، جامەرز نییە ئەو شخصە لە ڕەگەزی جیاواز بی، جاری وایە لە ڕەگەزی خۆتە، جاری وایە لە ڕەگەزی جیاوازە، جاری وا هەیە با بڵێن نێوان منداڵ و دایکە، جاری وایە نێوان باوک و کوڕە. ئەو ڕستەی زۆر دەبیستین با بڵێن لە کۆمەڵگایمە بە فڵان کەس ناژین، ناتوانم بەبێ فڵان کەس ناحەوێمەوە، ئەو بمری ئەم نیش دەمرم، ناوە نییە، ئەو بمری شێت نیە تو بمری، لەوەیە ژیان بەردەوامە بەبێ ئەویش دەتوانی بژی. ئیدی ئەوە بە کورتی ئەگەر با بڵێن لەبەر هۆگربوون پەیدا دەبی یاخود کو دروست دەدا، کو دروست دەبی لە ناو کۆمەڵگەی مرۆڤایەتی. ڕاستە مامۆستا سەردار، ینی هۆگربوون هۆکاری هەیە. مەسەلەن ئێستا کچێک کە دەبینی تەماشا دەکەی هۆگری کوڕێکە دەڵێ ناتوانم وازی بۆ بێنم، ئەوە بەڕێی تو چوا دەکە ئەو کچە مەسەلەن بۆ نمونە هۆگری ئەو کوڕە وایە. مامۆستا کازان خۆشحاڵم کە لەگەڵ جەناب لەگەڵ مامۆستا سەعدم لەو بەرنامە جوانە. هەڵبەتە بابەتێکی زۆر گرنگە، بابەتی مەسەلەی پەیوەستبوون هۆگربوون. مرۆڤ هەر لەگەڵ کە لەدایکە بێ وابەستەی چەند پەیوەندیەکە، بەتێبەتی پەیوەندی خێزانی هەیە، هەر لەدایکە بێ لە خێزانێک لەدایکە بێ، دایک و باوکەکە ناسێ براکانی خوشەکانی ئەوە وابەستەیەکی خێزانیە. باشە دواتر کە ئەو منداڵە گەورە دەبێت دیسان کۆڵان و کۆمەڵک هاوڕێ لێ بۆ دروستە بێ، ئەو وابەستەیە یان ئەو هاوڕێتی ئەو تێکەڵابوونەشێکی ئاساییە، بەڵام کاتێک کە نائاسایی دەبێت کە دکتۆر باسی کرد. بۆ نمونە ئەو کەسە وا دەکات، یعنی بۆ نمونە زۆر بە توندی هۆگری کەسەکە بێ، کەسێک کە بێ ئەو ناژیم، بێ ئەو ڕێناکەم، بێ ئەو ناخۆم، بێ ئەو ناڕۆم، ینی ئەو کاتە بەڕاستیە کە بەچرخانەکە ینی گەیشتە ئەو حاڵەتی کەسەکە تند وابەستە و هۆگری کەسەکە بوو، ئەوە نایاسایەکەیت. گەرە لە ڕاستیدا بەخۆی وابەستە بوون و یەکتر خۆشویستن و تێکەڵاو بوون حاڵەتێکی ئاساییە، بەڵام کاتێک کە نائاسایی دەبێت کەسەکە بیرکردنەوەکەی وابێ کە من ناتوانم بەبێ فلان بژەم، ناتوانم بەبێ فلان بڕۆم، ئەوە گرفتەکەی لێرانەدا. ڕاستە بەس ئەمن ئێستا گەر بێت و مەسەلەن پەنجە لە سەبرینی هۆگربوون دابنین، یەکەم شت کە کچێک وا دەکا هۆگری کوڕێک بی یان کوڕێک وا دەکا هۆگری کچێک بی، ئێوە هەمووتان باش دەزانن مەسەلەن بۆ نمونە کوڕ عادەتی وایە دائیمەن جوانی و جەمالەتی بەلاوە گرنگە، کچێکی دەبینی زۆر جوانە، زۆر سەرنج ڕاشێشات، هەر لەبەرەوەشە دەڵێن زۆربەی مەسەلەن ئەم لە پیاوە گەورەکان گوێم لێ بۆ دەڵێن
پیاوان لە ئاستی ئافرەتاندا لە ئاستی کچاندا چاوەکانیان لاوازە باش نییە بەڵام ئافرەتان بە پێچەوانەی پیاوان گوێچکەکانیان لە بەرامبەر پیاوان لاواز کاتە دەتوانرێت بە سوانتر هەستی ئەو ئافرەتە ببریدرێت بزبط یعنی هەروەکو چۆن مەسەڵەن ئەگەر پیا و چاوی لاوازبی بۆی ئافرەت ماکیاژ دەکا و پیاویش درۆ دەکا چکە لەبەرەوەی گوێی ئافرەت حەزی بە قسەکردنە حەزی لێ درۆی بۆ بکەی یعنی مەبەستمەوە نیە کە ئافرەت حەزی بە درۆکردنی هەست و سۆز هەیە هەستی لە پێدانی ڕاستە مەبەستمەوە نیە ئافرەت حەزی بە درۆکردن بی مەبەستمەوە نیە مەبەستم ئەوەیە کە ئافرەت ئەگەر درۆی بۆ بکەی قسەی بۆ بکەی ئەوانە هەڵدەخەڵەتێ زوو هەڵدەخەڵەتێ هەموو ئافرەتێک نا بەشێک لە ئافرەتان ناتوانین تامیمی بکەین تەماشا بکەن ببوورە بابەتی مەسلەی تەکنەلۆژیا ئێستا کە کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە بۆ نمونە کوڕان بە تایبەتی لە بابەتی تەکنۆلۆژیا زۆر بە ئاسانی دەتوانن کچان بەلای خۆیاندا ئەڕێ بکەن ئەوەی بۆ نمونە پاڵپشتی قسەکانی جەنابەت زۆر ڕاستە ڕەنگە کوڕێک ئەگەر شێوی خۆشی پێشانی کەسێک نەدا بەڵام لە ڕێ قسەکردنەوە دەتوانانی جەزبی خۆی کاتن ڕای بکێش ئەجە مەبەستەکەم وەیە یعنی ئەتو زۆر جاران کاتێک کە قسە بۆ کەسی بەرامبەر دەکا کۆمەڵێک درۆی بریقەدار و کۆمەڵێک قسەی جوان و سەرنجڕاکێش و شتان دەکا ئەو کچە چ دەکا ئەو کچە هەڵدەخەڵەتێ کە تێکەت کە کەتە ناو تۆڕەکەی ئیتر وای لێ دێت چونکە لەبەرچی لەبەرەوەی هۆکارەشی دیکەشەیە بێزگە لە هۆکاری درۆکردن کە لەلایەن ڕێگەزی بەرامبەر هۆکارەشی دیکەشە هۆکاری ئەوەیە کە ترسی لە داهاتوو هەیە دائیمەن ئەو کەسەی کە هۆگر دەبی ترسی لە داهاتوو هەیە لەوەی داهاتووی نادیاری هەبی لەوەی لە مەسەلەن نەبادا مستەقبەلێکی خراپی هەبیتن بۆیە خۆی زوو متعلق دەکات بە شخصێکی دیکە ئەو شخصات تەماشا دەکە پارەی هەیە سیارەی هەیە لەوانەیە کۆمەڵێک سیفات و شتی تێدا هەیە دەرێ ئەگەر ئەم ئێستاکە ئەگەر ئەوم لە دەست بچی وەکو چۆن دەڵێ ترسی هەیە خۆی متعلق دەکە خۆی هۆگر دەکا خاڵەشی دیکە مەسەلەن هەل لەسەر مەسەلەی هۆگربوون کە ئەویش ئەوەیە نەبوونی هۆشیاری چونکە هیچ هۆشیارێکی ئەوەی نییە کە لە بواری پەروەردەی مەسەلەن پەیوەندی هاوسەرگیری ئەوانە بۆیە هۆگر دەبیتن چونکە ئەگەر ئینسان تێبگە لە مەسەلەی بنەماکانی هاوسەرگیری کە چ شتێک پێویستە پێش ئەوەی بچێنە ئەو پرۆسەیە ئەتو هۆگر نابی خۆ متعلق ناکەی بە کەسەکەوە ناچی هەموو شکۆ و ژیان و نەمەتی خۆت هەموو بخێ ناو باوەشی کەسێکەوە ئەوە لە ڕێگەی هۆشیارکردنەوەیە خاڵەکی دیکە مەسەلەن زۆر جاران تەماشا دەکەی هاوڕێ بوویتە چاولێکەری هاوڕێکی تەماشا دەکە کە کەپڵێکی هەیە یان لەگە کەسێکە ئەوەیە عاشقیتی ئەوەیە بە هەماشێ ئەوش چاو لە هاوڕێکی دەکات هەڵبژاردننی هاوڕێ چەند گرنگە لێرە خۆراسیی زۆر گرنگ مامۆستا کارزان زۆر بکات وا بووە یعنی خەڵکانێکمان هەبووە کە هۆگری کەسێک بووە بە تەواوەتی خۆی نەناسیوە یا کە خۆی نەناسیوە توانەکانی خۆی پێکەم بووە وای کردو لە ڕێگەی کەسێکی دیکەوە مامۆستا سەعات توانەکانی خۆی پەر پێ بدەین لە کۆمەلگا خۆی بە دیار بێخی ڕاستی من بابەتێکی جوانم بخێندەوە لەسەر بابەتی مەسەلەی هەر پەیوەستبوون و هۆگربوون یەک لە خاڵەکان کە ئێمە وەکو کۆمەڵڕاستان زۆر تاکید دەکەن مامۆستا سەعات بابەتی مەسەلەی پەروەردەی خێزانیە بۆ نمونە کە کەسێک منداڵێک ئەگەر تەماشا بکەین دایکی دەمرێیان بابی دەمرێیان لێک جیادە بنەوە یان ئەوەتەیە ئەگەر تەماشا بکەین زۆربەی کات ئەو خێزانانەی کە دایانیان هەیە یان بەخێوکەریان هەیە بە حکمی ئەوەی کە دایکەکە زۆر لە ئیشە یان باوکەکە لە ئیشە منداڵەکە زیاتر پەیوەستی ئەو کەسەیە ینی نمونەی ئاوان زۆر بووە کەواتە پەروەردەی خێزان دەوری هەیە لەسەر ئەوەی کە چەندە خۆشەویستی و هاوڕێتی نێوان دایک و باوک لەگەڵ منداڵەکانی هۆکارە لەوەی کە ئەو منداڵە یعنی بۆ نمونە پەیوەستی خەڵکی دیکە نەبێ چونکە باسمان کرد فەڕەکانی بۆ پڕکەوە و بکەی ئەوەندەش یعنی ئێستا من تەماشا بکەین بە تایبەتی لە عەشایری خۆمان زۆربەی کاتوا بووە باوک منداڵەکەی لەگەڵ خۆی گەڕاندیە باشە بردوێتە شوێنی دەوامی بردو شوێنی کاری بەبەردەوام بی وای لێکردیە ئەو منداڵە بە تەواوەتی پێوەستی خۆی بی ئەوەش هەڵەچکەی دایکان و باوکانە ترسەکەیە لە جۆرەکانی ترس پێدێن ترسی دابڕان ترسی دابڕان لەگەڵمان گەورە دەبێت تاوان دیقەتەن دایتێ منداڵ عەبای داکی دەگری ڕاست کە داکی دەڕوا ترسە دابڕانە ئینسان هەموو ئەو شتانی کە خۆشی دەوێت گرنگی پێدەدا ئەو مۆبایلی کە زۆر خۆشمان دەوێت کەڤەری لێ دەدەین و دڕعشی لەسەری دەدەین لۆ خۆشمان دەوێت ئەو شتێک کە زۆر لامان گرینگە بەهای هەیە زیاتر گرنگی پێ دەدەین ئەوەی ئەم دەمێ باسیکەم کو ئەمن بزانم هۆگر بوویمە لەوەیە خەڵکێک دەپرسی
ئەمن هۆگر نیمە نا ئەمن گرنگی بەژیان کەس نادەم بەڵام هۆگر بووی و هەست بە خۆت ناکەی نیشانەکانی هۆگر بوون چیە هەر کات ئەتوو زیاد لە پێویست فکرت دەیەکەکی کردەوە یعنی ئەتوو هۆگر بووی هەر کات ئەتوو هەوڵتدا زیاد لە کاتی ئاسایی لە یەکێک نزیک بیەوە ئەتوو هۆگر بووی لۆ نمونە کاتی زیاتری پێ بدەیت بەڵێ لۆ نمونە ئەمن ئاساییە لەگەڵ ئوستاز قسەی بکەم هەفتەی جارێک ئەگەر ڕۆژێ جارە قسەم لەگەڵ کرد یعنی تۆزە هۆگری بووین بەس ئەگەر من ڕۆژێ دەڕی سالەمان گۆڕی و 5 تەلەفۆنمان کرد ئەم پێویست ناکە بڵێم هۆگری بوویمە ئەوە کردداری من دەسەلمێنیتن نیشانەی ئەو کەسێکەوە هۆگر دەبیتن و هەست بە خۆی ناکە هەر کاتێک ئەو شخصت لێ دیار نییە لی دەپرسی قەلق دەبی تووشی تەوەتر دەبی طبعا لەبوو معلوماتتان التعلق بالاشخاص ئێستا نەخۆشیێکی دەرونیە وەکو نەخۆشیتن ئاسان نەخۆشیێکی جستەیی دەرونیشە تەنانەت چارەسەری هەیە چارەسەری سیبیتیمان هەیە و چارەسەری دەوائیشمان هەیە با بڵێن دەواکانی تەوەتوری ئەمە دەدەینێ لەبەر ئەوەی یعنی حالەتەکە لە ئاسایی دەرچووە وەی لێدێ ئەو کەسە ژیانی بۆ شخصەوە ڕابط دەبی هەستان کردیە بە تایبەت ئەوانەی کە ئەوکو ئوستاز باسی کرد ئەوانەی کە عاشقن ڕۆژێک بە خۆشەویستەکەیان نامەیان لە بۆ نەدێری و هەست دەکەی تریاشی لێ بڕایە مدمین بووە با جوابی تەلەفۆنی داتەوە ڕۆژێک با ڕۆژێک بلۆکیکە عنی بەداخەوە مەدە ئاسی زانکۆ قوتابیمان هەیە نمونە هەیەڕێک وایە بگورە یعنی ناستم حەزەرەکانی دەرم نەدرێ خۆشەویستەکەم ئەوڕۆ جواب نێدایمەوە ئاگەی لە خۆ نییە ئەوە بەڕاستی من هەمیشە مامۆستا کارزان زۆربەی قوتابیەکانمان تووشی ئەو حاڵتە بووینە زۆر کاتی وا هەبووە کە بۆ نمونە خەمی خواردووە یان لە بارودۆخی دەرونی خراپدایە لێ دەپرسی لەبەرچە وەڵا ئەوڕۆ بێ ئاگام لە خۆشەویستەکەم یان ئەو تێن هەواڵی نازانم یان ئەخبار نازانم یان نەبزانێت چی کردێت چی نەکردی ئەوڕۆ ئەو قیمەی هۆگر بوونە ئەتوو کاتێکەوە ینی هەستت کرد بە دیارنەمانی کەسێک دڵگران دەبی ڕاستە ونبوونی کەسێک لە پێشاوت کاتیش بیتن دڵگران دەبی یعنی ئەتوو هۆگر بووی ئەو جاوەی کە زۆر کێشەیە دڵخۆشی و من تەسەوڕ دەکەم ینی با ئەمە کۆی کەینەوە خاڵەکان سێ خاڵ هەن نیشانن کەوا ئەتوو هۆگر بووی یەکەمیان هەر کاتێک زیاد لە پێویست بیرت کردەوە لە کاتی غیابی ویدا مثلا کاتێک کە ئەو وجودی نییە زیاد لە پێویست بیری لێ دەکەیەوە دەبی چ بکە چ دەکە لەکوێیە ئێستا خەریکی متابعە مراقبە دەکەی ئەوە یەک دوو کاتێک ئەو جارە حضوری هەیە واتە وجودی هەیە لە بەردەمت زیاد لە پێویست سەرنجی دەدەیت لە تەسەڕوفاتی لە حرەکاتی لە ئەوان فۆکەسەکی تەواوی دەخەیە سەری خاڵی سێمیشان ئەوەیە کە نامینێ لەلات تەمەلوک واتە هەست دەکەی ئەو مڵکی خۆتە و ناتەوێت هیچ کەسێکی دیکە لەگەڵ هیچ کەسێکی دیکە بگەڕێ لەگەڵ هیچ کەسێکی دیکە هەڵسوکەوت بکە بۆیە زۆر جاران محاسبەی دەکەی دەڵێ ئەوە بۆ لەگە فلانی قسەت کرد ئەو بۆ ئاوات کرد بۆ ئاوات شوێ دەرێت چونکە هۆگربوون بەڕێزان شتێکەیە جیاوازیەکەیە لە بینی هۆگربوون لەگەڵ خۆشەویستی خۆشەویستی حب لەگەڵ تعلق زۆر فەرقیان هەیە لە خۆشەویستیدا مرۆڤ ئارامە و دڵخۆشە سەعادەی هەیە بە بەردەوام زەردەخەنە دەکا بە بەردەوام هەستی دڵخۆشبوونی هەیە بەڵام لە تعلقدا دائیمەن ئینسانێکی پەشۆکا و تێکشکا و با بڵێن ڕەنجەڕۆ و داما و شەیەکی گەرمدایە بە بەردەوام وا هەست دەکە کە ترسی لە دەستدانی هەیە هەست بەوە دەکە کە ئەگەر بێت و ئەو شخصە لە بۆی نەبی یاخود دائیمەن هەستی ئەوەی لەوە دروست دەبی کە ئەو شخصە لە دەست دەدا ئەو شەوەش دەبی لەبەرچی لەبەر ئەوە تعلق بەو شێوازە یعنی وا دەکە ژیانی خۆی وێران دەکا لە کاتێکدا لە خۆشەویستی داوانیە لە خۆشەویستیدا ئینسان ئارامی تێدایە دڵخۆشی تێدا بەڵام لەو نائارامی تێدایە لە خۆشەویستیدا هەردوو کەس هاوسەنگن لە پێدان و وەرگرتنی خۆشەویستی بەڵام لە پەیوەستبوون و هۆگربوون جای وایە کەسێک ینی بۆ نمونە بە دوو هاوسەر بێنینەوە باشە کاتێک کە ئافرەتێک لە ڕادە بەدەر پەیوەست بە پیاوەکەیتی باشە دائیمان هەوڵەدا لێی بپرسی هەوڵەدا لەگەڵی دابی هەوڵەدا یعنی بۆ نمونە کوڕۆیش کوهازیانی هەیە بەڕاست ینی هەندێک جار دەگاتە حاڵەتی ئەوەی کە زۆر ژیانی ئەو هاوسەری خۆی بەرتەسک کاتەوە ماوەسە سەردار هەر نمونەی بەسیت پێ بڵم کاتێک کە مرۆڤ دەچێتە لای مەسەلەن مەشتەڵێک گوڵێک دەکڕی بەڵێ یەکەم قسەی خاوەنی مەشتەڵەکە لە بۆ ئەو کەسێک کە گوڵەکەی کڕیا پێی دەڵێ
تکا دەکەم زۆر ئاوی مەدا هەفتەی جارێک ئاوی بدا هەفتەی 2 جار ئاوی پێدا خۆ ئاوشتەی باشە وایە نا بۆ پێی دەڵێ ئاوی زۆر مەدا چونکە زۆر پێدانی ئاو دەبتە هۆکاری ئەوەی گوڵەکە سیزبی ببوچێتەوە ڕێگەکانی لە ناوچی تدمیربی لە ناو دەچی گوڵەکە ئەو هەر ئەوەندە ئاوت بدە کە پێویستیە کە پێویستی بەزەوت ئەحمەد حوزێ ئەوە یاسوور حوزێمی قسەی جوانی هەیە لە بابەتی ئەوەدا لە ئەوەی هاوسەرگیری دەڵێ ئەگەر بێت و ژیانی ئینسانی کتێبێکی لەو زۆرەیە باشە ئەگەر ئەتوو سەفحەتی ناویت تێیدا نووسی هاوسەری ژیانم هاوسەرمە یاخود هاوسەرم هەموو ژیانمە ئەوە زۆر ئاساییە لەبەرەوەی لە یەک سەفحەدا ئاوات نووسیە بەڵام ئەوە کارە ساتە کاتێک کە ئەتوو لە ناونشانی کتێبەکە بنووسی هاوسەرم تەواوی ژیان ئەوە غەڵەتە لەبەرچی لەبەرەوەی غەڵەتە چونکە ئەتوو ژیان ڕۆلی هەیە یعنی چەند ئەشخاصەکی دیکە جگە لە هاوسەرت لە هاوبەشی ژیانت ڕۆلیان هەیە لە بەڕێوەبردننی ژیانی تو بۆ نمونە ئەتوو مەسەلەن برات هەیە خوشکت هەیە دایکت هەیە باوکت هەیە هەر یەکە بە وەزیفەی خۆشەویستی خۆی هەڵدەستیتن ئەگەر بێت و ئەتوو هەموو ژیان کۆکەیەوە تەنها لە خۆشەویستەکەتدا کەواتە تو ئەوانە هەمووی ئیلغا کردەوە هاوڕێ و کەس و کار و نزیکەکانی خۆت هەموو ڕەفز کردەوە چونکە تو دەڵێ هەموو ژیانی من تەنها هاوسەرمە تەنها هاوژینمە تەواویتر ئەوانە هەمووی ئیلغا کردەوە لەو حاڵەتە ئینسان وێران دەبی زۆر ئەو شێوازە پەیوەستبوونە بە تایبەتی لە بابەتی مەسەلەی هاوسەرگیری لانی بەرامبەر توش کێشە دەکا و خۆش توش کێشە دەکا من وەکو ئەندامی لیژنەی ئاشتەوایی یعنی نمونەی زیندوم هەیە کە چەند هەفتەک بەر لە ئێستا کاتێک کە دوو هاوسەر هاتن کەیسەکەیان لە لای ئێمە بوو پاش ئەوەی کە واقعیەن دوای ئەوەی کە پیاوەکە باشە زۆری لە ئافرەتەکەشدا هەتا حاڵەتی ئەوەی کە ینی زۆر بریندار و ئەو بابەتانش هەبوو بەڵام یعنی کە دانیشتین قسەمان لەگەڵ هەردوو لای کرد بە تایبەتی جاری یەکەم بۆ لە سکالا کاردە دوای کەسی دووەم دێتن کە سکاڵا لەسەر تۆمارکرایە پیاوەکە ینی بەس پێ دەکەنی بەس گوتم بەس پێ دەکەنی بەس پێم بڵێ ئێستا بۆ نمونە چونکە ڕاستی ئافرەتەکە بە هەموو شتێک ڕازی بوو سەرڕای ئەوەی کە لێشیدا بوو ئازاریشیدا بوو تەنها قسەی پیاوەکەی ئەوە بوو دەگوم من بۆستا ژیانم هیچ نەمایە وەکو خۆم ئەوەندە ئافرەتەکە پەیوەست بوو ئەوەندە هۆگر بوو یعنی هەم ژیانی لە پیاوەکە تێکدا بوو هەم لە خۆشی دوای ئەوەی کە ئەمن قسە لەگەڵکردن بە تاواتی یعنی هۆکارەکەم زانی کە هۆکارەکە ئەوەی کە پەیوەستبوونی لە ڕادەبەدەری ئافرەتەکەیە بەو پیاوە وای کردبوو ئەو پیاوە هیچ لە ژیانی پیاوەتی دا ببڕێ باشە لە ژیانی حیاتی تایبەتی خۆی کە بۆ مۆبایلەکەیتی بەردەوام بەخیلی پێبردن بەردەوام چاودێری مراقەبەکردنێکی زۆر تون بەڕاستیەکەی ینی ئەو جۆرە بە تایبەتی لە پرۆسی هاوسەرگیری پێم وایە زەرەری زۆریەیە کە باسی خۆشویستیتان کرد ئەگەر وشەکەیشی بکەینەوە ئەمن فڵان کەسم خۆش دەوێ ڕێک مەبەستەکە ئەوەیە ئەمن خۆشی فڵان کەسم دەوێ خۆشی فلان کەسم دەوێ حتا ئەو کاتەی ئەمن خۆشی ئەو کەسم ویست خۆشم دەوێ خۆشی ویم دەوێ حتا ئەو کاتەی من خۆشی ویم ویست ئەمن فعلا خۆشم دەوێ بەڵام ئەگەر ئەمن لە ڕێی یاخود لە پەنا ئەو خۆشەویستی بێزارم کرد ئەمن تۆغیانم کردی و زیادە ڕۆیم کردیە یەک دوو کێشەی زۆر گەورە هەیە بەعزێ لەو کەیسانی دێتەکنەمە پێی وایە کە هۆگربوون چارەسەری نییە ینی ئەوە زۆر مشکلەیە ئەمن ناتوانم تەواو ئەوە لە ژیانمە لە دڵمە لە دەمارمە نا یعنی زۆر ئەمن پێیان دەڵێن بە کەیسەکان خی گەورە نیعمەتێکی تەگەر ئینسانی کردیا ئەویش لە بیرکردنەوە ڕاست کێ لە بیر ناکاشتی وما كان ربك نسيا بس خی گەورە لە بیر ناکە ئەگەر نا ئینسان هەمووی لە بیر دەکات یعنی چەندین کەسی خۆشەویستمان مردیە چەندین پەیوەندی بەهێزمان هەبووە چەند کەسمان زۆر خۆشویستە وا مەزانە ئەی تاک وا مەزانە ئەتوو ناتوانی لەبیرکەی بەڵام ڕێگاکانی لەبیرکردن چییە یەکەم شت لە بۆ لەبیرکردنی هەر کەسێکی کەوا پێیوە هۆگری ئەگەر دەتەوێت عیلاج بکەیت ئەگەر دەتەوێت بەردەوامی لەسەر ئەو ئازاری کە ئازاری دەرونی و جەستەی خۆت دەدەی بەردەوام بە بەڵام ئەگەر دەتەوێت چارەسەری بکەی وەرە با پێت بڵین یەکەم شت پێویستە هەموو یادگاریەکی ئەو شخصی لە پێش چاود لابێ هەتاوەکو ئەمن مۆبایلەکەم پڕبی لە نامەی خۆشەویستە کۆنەکەم پڕبی لە وێنەی خۆشەویستە کۆنەکەم هەموو شوێتم شای بکەم ئەتوان ناتوانین لەبیرکی هەموو یادگاریەکی هەموو دیارەکی هەموو تەنانەت چوون لە بۆ ئەو شوێنانەی کەوا ڕۆژێک لە ڕۆژان لەگەڵ ئەو خۆشەویستێت چێوێندەر ئەوت بیر دەخاتەوە هەر شتێک ئەوت بیرخاتەوە نابی لە لات ببینێ دوو بوونی جێگرەوە زۆر ئەساسە بەدیل
ئەمن ئەگەر هاوڕێکی خۆشەویستم لەدەستدا پێویستە هاوڕێکە ببینەوە ئەمن ئەگەر دووربی خۆیان باوکم لەدەستدا پێویستە مامەکانم یان دایکم بەس لێرە نابتە ڕەتفاعل مەسەلەن بۆ نمونە تو خۆشەویستێک لەدەستدا یەکسەر قەراریەوە بدەی خۆشەویستیشی دیکە بینێ ناو ژیانت لەو لە زەواجی ڕک ئەمە چەند زۆر زەواجی ڕکمان هەیە زەواجی ڕکتیە زۆر کەس کۆڕ کە دەبینی خۆشەویستەکەی زەواجی کرد ئەو یەکسەر زەواجی دەکاتن لە ڕکان بەکەمترین ماوە ئەوە لە زەواج بەڵام بە شێوەیەکی گشت لە بۆ لە بیرکردن خاڵچکە زۆر مهمە پەیوەندی کۆمەڵەکانی ڕێکخاتەوەی ینی هەوڵدا بتوانێت بەدیلێک هەبی کەسێک هەیە تەمامەستا باسمان کرد بەڕاستی ببرە مامۆستا قسەش دەبڕن بەڵام هەر قسەکانی خۆت لەبیر بی بابەتی مەسەلەی پەیوەستبوون و هۆگربوون تەنها ئەوە نییە کە ئەتوو کەسێکی بۆ نمونە ڕەگەزی بەرامبەر بی وانە هەر خۆشەویستی نییە بەڵام جاری وایە هاوڕێکی نزیکتە جاری وایە قسەکەمان لەسەر ئەوەی خۆشەویستیان چونکە من بەڕاستیەکەی نامەکی ئەجگار زۆرم لۆ دێ گەنجان ئەوەیە مامۆستا ئێوە هەردووتان توێژەری کۆمەڵایەتینە زۆربەی زۆری ئەو نامانەی کە دێن هەمووشی ئافرەتە کێشەکە چییە؟ ئافرەت تووشی ئەو بابەتە ئافرەتی هاوسەرداری زاری وایە ئاخر بۆ ئافرەتی هاوسەرداریش ئافرەتی هاوسەرداریش دەلێ هاوسەرەکەم خۆش دەوێت ڕاست فعلا ناتوانم وازی لێ بینم بەڵام ئەو کوڕە کە تە ژیانم خۆشم دەوێتن خاتون گیان دەتوانی لە بیریکێ بۆ شتانە دەلێ دەزانم غەڵەتم یان کێشەکە لەوەیە دەزانم غەڵەتم دەزانی تووشە دابێ بەخۆی التعلق بالناس التعلق برب الناس هۆگربوون بە خەڵک هۆگربوون بە خودای خەڵک لەبەر ئەوەی خەڵک دەڕوا ئەوەی ئەتوو پێی دەرێ ئینسان دەڕوا هەرچەند لە نزیک بیتن دەڕوا نامینێ بەڵام کێ باقیە خۆی گەورە هەرچەند دەتوانی هەرتاوەکو هۆگربوونت بەخوای گەورە زیاترکەی لە مرۆڤەکان تەسیر لێ ناکەن بوونیان نەمانیان ئەنگۆ هەستان کردیە کەسی متەدەین ئەگەر کەسێکی خۆشەویستیشی لەدەستداتن زۆر تەسیری لێ ناکە لەگەی کەچکە پەیوەندی بەستەیە پەیوەندێکی بەهێزتری هەیە ئەوەی کە ئوستاز باسی کرد کە ئەو ڕۆبەرۆکی کۆمەڵگەی مەیگرتیە خەڵکێک دەلێتن باشە دوو خۆ کەس یەکتریان خۆش بیت لە مەرحەلەیەکی معەن لەسەر سەبەبێکی لێک جیابوونەوە ئەو هاوسەرگیری کرد ئەو هاوسەرگیری کرد پەیوەندی بە ئوستازی دەکا یان بە جەنابەت دەکا یان بەم دەکا ئوستازیان ئەگەر عیلاجەکەم لێ بکەی ئەمن ناتوانم لە بیریکەم بابە تو هاوسەرگیریت کرد ئەتوو تەواو ئەو پەڕەی داخە ناتوانم لە بیریکەم کاکە لۆ ناتوانین لە بیریکەی وەڵڵا لە بیرکردن لە سیفەتە بنەڕەتیەکانی مرۆڤە هەر زۆر بە ئاسانی لە بیری دەکەی بەڵام ئەتوو بە دوای خوتوانەی مە بکەوە ناکرێ ئەمن طبعاەوە هەنگاوەکانم تەواو نەکرد جگە لە با بڵێن برزکردنی یادگاریەکان و جێگرەوە یەک لە شتانەوە لە دەکات مرۆڤەکان لە بیرکەی یاخۆ کەسە خۆشەویستەکانت ئەوەیەکە نەچێ سەر جێگەت هەتاوەکو کاتی تەواو خەوت دێ زۆر مشکلیە تو خەوت نێتم بچێت سەر جێگەت ڕاستەوخۆ فکردە سەر لایەوە کەسێکە خۆشت دەوێت ڕاستەوخۆ بەتایبەتی شەوان کە تەنها دەبی ئەو کاتە زۆر غەڵەتە نەهێشتنی کاتی بەتاڵت کەینێ ئەمن کەسێکی خۆشەویستم لەدەستدا بە هەر هۆکارێک بە پەیوەندیەکەمان پسڕایان لە ژیان چۆ دەرێ مرد با بڵێن ئەو کات پێویستە کاتی بەتاڵت نەبیتن ئەگەر ئەمن ئیشم نەبوو ئەو کات ئەمن زۆر جارکەی زێتم دەڵێ داوامەشی دەکەم دێن بڕۆ داوامی دووەم بکە دەڵێ خە داوامی دووەم ناتام دێن بڕۆ ڕیاضەی مەشغوڵیت مهمە مەشغوڵ بە بەتاڵ مەبە کە بەتاڵ بووی فکر لەو کەسە کە خۆشت دەوێتن وەساتم تووشی حاڵەتی بوویمە جاروا بە کەیسم هەبوو نازانم تووشی حاڵەتی بوو یان نا ینی مامۆستا کازان کەیسم بووە باشە جەلسەی یەکەم و دووەم لەگەڵ کردیە ئەو کاتێک کە لەکرا من بووە زۆر باش بوو بەڵام کە چۆتە ماڵەوە خراپ بووە یعنی دوای هەستم کردیە یعنی هۆگر بۆ بە من هەر خودی کەیسەکە جا چ لە ڕەگەزی کوڕیان لە ڕەگەزی بەرامبەر ینی پێم وایە دەگەڕێتەوە سەر خودی کەسەکەش کە چۆن کەسێک هۆگری خۆمان نەکەی من وەکو خۆم کە کەیسی هەبوو ئەو بۆ شێوەیە ڕاستەوخۆ توێژەرەکەم گۆڕیوە یعنی لە شوێنی کارکردن توێژەری دیکە هەبووە ئەو کەیسەم ڕەوانی توێژەریەکە کردیا چونکە هەستم کردیا ئەو کەسە زیاتر وابەستەی من دەبێت زیاتر هۆگری من دەبێت لۆ لەبەر ئەوەی کە ئەوە عاتفیە ڕێک وایە مامۆستا شەردنی مامۆستا بڵێن زیاد مامۆستا بابەتی مەسەلەی هەست و سۆز و عاتفە بیان خۆشەویستی بی نە هۆگر بوونەکەی کە قسەی باشم لە بۆ کردیە کە دانیشتیمە لەگەڵی دڵم داوەتەوە باشە زۆر دڵی پێ خۆش بووە بەڵام کە گەڕاوەتەوە ماڵەوە باشە یەک قسەی کەمی لەگەڵ کرایە یان یەک تۆستون بوونە لەگەڵی هەستیان ئاوەک خۆی هاتیتەوە تا پێم گوتووە وتم باشە پێی دەڵێم ئێستا کوی باشی زۆر باش مامۆستاکە لەگەڵتومە ئەدی لە ماڵ خراپ کەواتە مەبەستم ئەوە بوو کەسی کە ئەوەی کە کەسێک هۆگرێ بێ دەتوانرێ ئەویش چارەسەر بدۆزێتەوە چونکە من ئەگەر نەمەوێت کەسێک هۆگرم بێ بۆ شێوەیە
سەبر لێ دوور بکەمەوە ئەو زۆر گرنگە. مامۆستا سەردار تازە قسەیەکمان باس کرد گوتمان ئەمە بە خۆمان دەزانین هەموو ئەو کەیسانێک کە دێتە ژێر دەستمان دائیمەن ئافرەتە. ڕاستە. ئافرەت زۆر دوو زۆریە زۆر بەیان ینی زۆربەی ئافرەتە باڵێن بە تامیمی نەکەین. دوو زۆری هەیە یەکەچیان هاوسەردارە ئەوەکەی دیکەشیان کچە. باش لە ئی کچەکە لەبەر چ توش دەبیتن ئەم بە بڕوای من ئەوە یەشە لەوە کارەکان ئەوەندێک کە من دیقەت و سەرنجمدایە ئەو ئافرەتە گەیشتیتە تەمەنەچی بۆ نمونە 30 ساڵی تقریبان ئاودی کردیە و بەرەو هەڵکشانی تەمەن دەڕوە لەوێوە هەستی متمانە بەخۆبوونی لاوازی و دەیەوێ یەکێک بێتە ناو ژیانی یەکسەر هۆگریبی ئەو شخصی کە دێتە ناو ژیانی هەدەفی زەواز نییە چونکە هەدەفی زەواز دیارە یەک ڕاز هەفتە و دوو هەفتەی پاشان با مانگەی پێچی بکاکە دوو مانجی بدێ هیچ کێشە نیە دێتە داوات و زەواز دەکەی و هاوسەرگیری خۆت دەکەی بەڵام ڕای دەچێشی بۆ ڕای دەچێشی بۆی سەبر وردە و دەمەرامەکەی خۆی بپێچی تا ئەو کاتێ دەگاتە ئەوەی سێکسی لەگەڵ دەکا تا وەرەگری دەستەوەی دەکا بزەبت کە بەو شێوازی لە هات کە تووشی تاوانەکە بوو تووشی ئەنجامدانی تاوانەکە بوو هۆگر دەبی ناتوانانی لە یادیکە بۆیە کە بیر دەکاتەوە کە ئەو شتانی دەرحەق بەرامبەری کرایە و بەهەست بە هەستی تاوان بوون و هەستی گوناهباری لە خۆیدا دروست بووە دەزانیت کە دیتە پەیوەندێکی هەڵە و نەشازەوە بۆیە ئەوە وا دەکات ئەو حەدەسەی بە بیر دێتەوە بە بەردەوام بیر لێ دەکاتەوە خۆی دەخواتەوە بۆیە ناتوانانی لە یادی بکە پەیامێکم هەیە بۆ ئەو کچانەی کە تەمەنیان هەڵکشایە ینی بەجددی مێژووی ئیسلام شتی زۆر جوانی تێدایە بەس تێبینی بکە خەدیجە کە خێزانی پێغەمبەر بوو بەڵام پێشەوەی کە زەواز بکە هاوسەرگیری بکە تەمەنی 40 ساڵ بوو و هاوسەریشی نەبوو بێوەژن بوو ئەوەی کە کوردەواری خۆمان دەڵێن بێوەژن بێ هاوژین بوو بەڵام تێبینی بکە ناومێت نەبوو خوای گەورە بە پێغەمبەر خەڵاتی کرد بە گەورەترین مرۆڤ باشە یعنی هیچ پێویست ناکە ئینسان ناومێت بیر وەڵام تەمەنم هەڵکشا و تەواوی ترە من ناتوانم هاوسەرگیری بکەم ناتوان بڕۆمە ناو پرۆسی هاوسەرگیری ئەو نەبوونی متمانە بەخۆبوون ئەو هەستی خۆ بە کەمزانینە وا دەکە ئەتوو خۆت بە کەسێک دادەدەی کە ئەو کەسە مەرامی زەواز نییە مەرامی هاوسەرگیری نییە هەدەفەکەی دیارە هەدەفەکەی ئەوەیە کە دەیەوێت ئیستیغلالت کە لە بۆ کۆمەڵێک کار و بەرنامەی خۆی کە شتی خراپی لە دووە هەموو قسەکەزان ئاشکراش دەبن کە بۆ نمونە کەسەکە دەگیرێ بە تایبەتی ئەو ئافرەتانەی کە زێریان لە بن دەستە پارەیە لە بن دەستەداکان کەسی بەرامبەر ئەوانن کە تەمەنێکیان ڕابواردیان تەمەنێکیان بەسەر چووە هەموو ئەو کەسانن بەڕاستی بە ئاسانتر لە کەسانی دیکە کەسانی دیکە دەتوان بێنە ناو ژیانیان بە تایبەتی با من بێمە سەر ئافرەتان بە حکمی ئەوەی کە کەیسێکی زۆرە بێرێن لە بابەتی مەسەلەی هەتا خیانەت زەوجی کاتێک کەسی کە دەناو ژیانیان پێم وایە بەڕاستی ماوە سەعات زۆربەی کات ڕەتفعلی پیاوەکانیانە ینی بە تەجروبەکە وەرم گرتیە جاری وها بووە یعنی پیاوەکە چونکە لەگەڵ ئافرەتی دیکە باشە پەیوەندی هەبووە لە پێش چاوی ئەو قسە لەگەڵ کردیە زۆر جاروە و بەڕاستی ئافرەتی خۆشی یعنی فرامۆش کردیە ئەو هەست و سۆزەی کە لە پێش چاوی ئافرەتی خۆی لە بۆ ئافرەتی کە دەری دەبڕێ نارە بۆ ئافرەتی خۆی دەرببڕی کەواتە فەراغێکی دەرونی لەو ئافرەتە دروست بوو ماوەسە سەعات لەبەر ئەوە زۆربەی کات ئەو ئافرەتەی کە دەدوێنن کەیسیان لەلای ئێمە بووە زۆربەی کە کاتکەلی دەپرسی لەبەر چ ئەو خیانەت زەوجێت کرد ڕەتفعلە ئەگەر لە بابەتی خۆمان زۆر لا نەدەین سێ جۆر خیانەتمان هەیە خیانەی زەوجی باڵدەین بەڵێ بەدی ڕاستە زۆر یەکەمیان خیانەتی ئیهمالیە پشتگوێ خستن ئافرەتەکە پشتگوێ خراوە هەر کامەکان ڕاستە هەر ڕاست پیاویش ئافرەتیش پشتگوێ خستن چ لە ڕووی ڕەفتار چ لە ڕووی ڕۆشنبیری سێکسی لە هەردوو لاوە پشتگوێ خستن هۆکارەکە لە بۆ دروستبوونی خیانەت هاوڕامی وساس هاوڕانی وەنیا پشتگوێ خستن جۆری دووەم تۆڵەکردنەوەیە ئەوەی کە ئوستاد باس ئینتیقام خیانەتی ئینتیقامیە ئەتۆ ها دەکەم میشەوە دەکەم جۆری سێمیان کە زۆر کێشەیە لە بۆ کۆمەڵگا خیانەتی تەبع فێربوونە دەزانی پیاو هەیە ئافرەتەکەی هیچ مشکلێکی نییە هەر خیانەت دەکات دەزانی ئافرەتەیە پیاوەکەی هەموو ژیان لەوە فەراهم کردی هەر خیانەت دەکات ڕاست لەبەرەوەی تەبعی خیانەتە لەگەر کەسی زۆر لە مستەوای خۆی نزمتر لە مستەوای پیاوەکەی نزمتر خیانەت دەکات زۆر لە مستەوای نزم لەبەرەوەی تەبعی خیانەت یعنی ئەوە فێربوونە ئەوە پێویستی بە چارەسەرە
ئەوە جۆرەکانی تکەنیە لێ ئەو سێ جۆرە خیانەتمان هەیە کەواتە هەم ئافرەت هەم پیاو ئەگەر نەیویست بۆ نمونە ئافرەت نویست پیاوەکەی پێویستی پیاوی دیکە بیان پیاو نویست بۆ نمونە ئافرەتەکەی هەوگری خەڵکی دیکەبی دەبی بە خۆت ئەو خراقی خۆشەویستیەکەی لێ نەکاتە هەوگربوون ژیانی لێ زین چۆن یاسایەکێ دەڵێ هەموو پەیوەندیەک ئەگەر زۆر بەهێز بوو تەمەنی کوور دەبی كلما قويت علاقة قصر عمرها يعني هەرتا پەیوەندیەکان زۆر بەهێزتر بن تەمەنەکەی کورتە پەیوەندی هاوسەنجی دەبی هێبی دەبی تەوازونەکەبی لە بینی ئەو خۆشەویستی کە تو پێی دەبەخشی و لەوەی کە لی دەگریەوە چونکە ئەگەر زۆر باسمان کرد ئەگەر زۆر خۆشەویستەکەی پێ ببەخشی ئەگەرە تو هەموو شتێکی خۆت پێبەخشی هەموو هەرچیت هەبوو هەر بەخشیت وای لە دێو پەیوەندی کۆتایی پێدێ باشە لە بەرامبەر بەخشیندا چاوەڕێی ئەو کە جارەشیش وەرگرا چونکە ژیان بۆ خۆی چیە بەخشین و وەرگرتنە ئەتۆ هەر ببەخشی هیچ وەرنەگرتیا لەو حاڵەتەی نابی ئەو هەوگربوونە هەر لە بابەتی مەسەلەی چارەسەریەکەی یعنی مامۆستا سعد باسی کرد ڕاستی مامۆستا سعد پێم وایە قورسە تۆزە یعنی حاڵەت چارەسەریەکەی بەڵام مەحاڵ نییە ڕاستی پەیوەندی ڕاستە خۆشی بەکاتەوە هەیە ڕەنگە لە حاڵەتی یەکەم لە هەفتەی یەکەم لە هەفتەی دووەم لە هەفتەی سێم حتا مانگە چیش حاڵەتی کەسی بەرامبەر زۆر ناخۆش مامۆستا کارزان بەڵام دڵنیاوە بە پێی کات و بەڕاستی هیچ پەیوەندێک ئەرزشی ئەوەی نییە کە ئەتو وەکو خۆت ژانی خۆت لێ بۆ تێک بە تەواوەتی کەسێک کە ئەتوی قبوڵ نییە کە ئەتوی ناوێ مانای ئەوە نیە کە ئەتو ئیلا دەبی کەسەکە من دەبنی خۆش بووی ئەمنی بووێ لەگەڵشتنمان هەیە خۆکوشتنمان حاڵەتی خۆکوشتنمان هەیە لەبەر پچڕان لەبەر زێدەڕۆی لە هۆگربوون هەر کەسەکە لە بۆی نابیتن طرف لە طرفەکان کۆتایی بە ژیانی خۆی دەنیزانی خۆکوشتن یعنی چ خۆکوشتن یعنی بێهیوابوون لە دۆزینەوەی ڕێگا چارەک لە بۆ کێشەی معین هیچ ڕێکی نابێت ڕاست خۆی دەکوژی ئەوەندە هۆگری ئەو شخصەیە تەقبول ناکاتن کەسێک وەکو ئوستاز باسی کرد مولامەسەی دەستی بکاتن چزای ئەوڕۆ تەقبول کە یەکلەگەری بخەویتن بتە هاوسەری کۆتایی بە ژیانی خۆی دێنیت یعنی ئەوەندە هۆگربوون ئەوەندە کێشەیە لەبەر ئەوەیە خرايتە چوارچێوەی نەخۆشیە دەرونیەکان لەکنەما ڕاستە لە باڵین دەرونزانی کۆمەڵایەتی خرايتە لەبەرەوەی چارەسەری لە بۆدانرای چارەسەری لەبەر ئەوەی دەگاتە ئاستی خۆکوشتنیش چزای ئاستی کێشەی کۆمەڵایەتی چزای ئەوەی خۆ بریندارکردن هەر بەڕاستی گەنجێک باشە من بەخۆم کەسم هەبووە ڕێک و پێک و جوان و مۆسە کازان ئەو پڕی یعنی الحەمدولله هەبوون لە هەموو ڕۆکەوە هیچ نەقسەشی نەبووە کاتێک کە پێویستی کچێکە بووە یعنی بڕوا بکەن چۆن دایکێک کە منداڵەکە لە پێشچاوی دەمری دەگریێ ئەها لە کوردەواری خۆمان ئەو گەنجە ئەو قورئا بەشێوە گریان یعنی دواتر کە قسەمان لەگەڵ کردی بابەجیان ئاوا نییە ژیان لەوانەیە دەیان نمونە دەیان تەجروبە وا هاتمی کە نمونە بووە دواتر کەسەکە زۆر ئاسایی بووە مامۆستا سعد بەڕاستی کۆمەڵک خاڵی زۆر باشی باس کرد لە مەسەلەی چارەسەریەکە بەڵام وەرزشکردن بە تایبەتی ئەو وەرزشێک کە بە خۆت حەز و خولیاتە بیکەی زۆر باشە مەلەوانی مامۆستا سعدیە کە لەوانەیە کە ئەتوو دەتوانێت هەموو بیرکردنەوەت هەموو جەستت لێدا هەرچی هەتا لێ خاڵی کەوە ئەو زۆر گرنگە مەسەلەی دیکە مامۆستا یعنی بیرکردنەوەمان بگۆڕین لە بۆ ژیان بەڕاستی گەورەترین گرفت کە بەسەر تاچی کوردی مەدانی شێوازی بیرکردنەوەیتی ئەو شێوازەی ئەو بیرکردنەوەی کە ئەو کەسە ئەمن بێوی ناژیم بێوی عنی هیچ ناکەم ناوەڵا بێویش دەژی و بێویش ئۆکسجین هەڵدەمژی بێویش نان دەخۆی و بێویش ئاو دەخۆیتەوە هیچ گرفتێک ناوی تەنها شێوازی بیرکردنەوەکەت بگۆڕە و مەکە ئەو شێوازی بیرکردنەوەکە هەموو ژیانت تێک بداتن ڕاستە ئێستا ئەوەی یاسر و حوزێمین قسەی جوانی هەیە دەڵێ زۆر جوان ئەو بابەتەشی دەکاتەوە بەڕاستی من مۆزیبم بۆ کەسایەتێ بۆیە نمونونەکان زیاتر ئیوی دێنەوە دەڵێ تعلق واتە هۆگربوون دوو جۆری هەیە جۆرەکیان ئەوەیە کە دوو تەڕەفن بێکەوەنا ئەوە پیتی ئەی دروست دەکەن ئەوە بەو شێوازە باشە جۆرەی دیکەمانەیە لە یەک تەڕەفەوەیە یەک تەڕەفەوە بەو شێوازە وەکو حرفی تیە دەڵێ هەر کاتێک ئەوە نەما ئەوە دەکەوی هەر کاتێک ئەوە نەما ئەوە دەکەی بزەبێت جا مەسەلەن باسیەوە دەکات دەڵێ زۆر گرینگە ئینسان لە ژیانی خۆیدا ئەو هاوسەنجیە ڕابگریت چونکە مامۆستایان هۆگربوون وەکو باستان کرد نەخۆشیە دەرمانەکەی ڕاستە چارەسەریە بەڵام دەرمانەکە چارەسەریەکە تۆزە زەحمەتە
لە بۆ خودی کەسەکە پەیڕەوکردنەکەی زەحمەتە ئەی نابینی پێی شارکردن لەگەڵ دەرونی خۆت شارکردنە لەگەڵ نەفسی خۆت کە ئەو بیرکردنەوەی چەندین ساڵ مێشکت کۆنکرێت بووە ئەو بیرکردنەوەی چەندین ساڵە لە مێشکت کۆنکرێت بووە وڵی کەیسێکم لەکنە 10 ساڵە پەیوەندی لەگەڵ کوڕێکی هەبووە ئافرەتەکە بە ناوی زەواج ئێستا کە کوڕەکە پێی گوتێ زۆر بە ئاسانی ببوورە ناتوانم بتینم طبعا دوو زۆر پەیوەندیمان هەیە هەتا پەیوەندی لە ئاستی باڵین ڕفتاری گفتاری بیتن ئاسانە بەڵام هەر کاتێک پەیوەندی خۆشەویستی بۆ پەیوەندی جەستەیی ئەو پەیوەندی زۆر بەهێز دەبێت بزڵ ڕاست باوەڕ بکەن وەکو تریاشی لێت ئیدمان دەبێ ئەو شخصە پێەوە ناتوانیتن یعنی حەز دەکە ئەو کێشە هەیە بە پەیوەندی جەستەیەکە بەتاڵی کە حەزە سێکسەکانی دەجولێتن حەز دەکە ئەو کەسەی بەدەست بینی بە هەر نرخەکی بیتن مخاطرە بە ژیانی خۆی دەکاتن مخاطرە بە ئەنواع شتی دەکاتن بەس بگاتەوە شخصی ئەو هەز بە خۆی ناکاتن بەڵام ئەمە هەستی پێ دەکەن کە ئەو تووشی ئیدمان بووە ئەمن ڕاستی ئەو ئاستە بەرزانەی هەیە ئەمن 4 خاڵمدانە لە بۆ ئەوەی کە مەسەلەن وە لەو خاڵەکان زۆرترە بەڵام ئەگە کورتی کەمەوە لە 4 خاڵدا لە بۆ چارەسەری هۆگربوون یەکەمیان ئەوەیە کە بە هەموو شێوەیەک ئەتوو دەبی پەیوەندی لە ڕووی تۆڕی کۆمەڵایەتی و سۆشیال میدیای هەمووی لەگە بپسڕێنی چونکە هەر کاتێک هەر پەیوەندیەک کە ماوە نیشانەی ئەوەی ئەتوو چاوت لەوەی جارێکی دیگە بچیەوە سەر ئەو پەیوەندیە نیشانەی ئەوەیە دووەمیان نابێت و گوێ لە گۆرانی عاتفی و سۆزداری ئەوانە چونکە پەلچێشی ئەو بابەتە دەکە جارێکی دیکە بۆی بیری لێ بکەیەوە سێمیان کە ئێوەش ئاماژەتان پێدا دەست بەتاڵ نابی دانیشی دەست بەتاڵ دانیشی وا دەکە کە تو بی لەو بابەتە بکەیەوە دیسان هەستەکەت بۆ دروست دەبتەوە خاڵی چوارەمیان کە کۆتا خاڵ ئەوەیە کە لێ خۆش بە تەواو هەر کارێکی بەرامبەر ئەنجام دێت چونکە ئینسان کاتێک کە لە کەسی بەرامبەر خۆش دەبی لە مێشی دەستە دەرێ ئەتووەرە لە ئینسانە خۆش مەبە لە مێشکت ناستە دەرێ یعنی ئەوە بەڕێی من ئەو 4 خاڵە ئەگەر بێت و پەیڕۆ بکەی بە جددی لە دوی بی تەسەوڕ دەکەم ئەو بابەتە ینی بە ئاسانی ئەوها چارەسەر ناوی بەڵام وردە بەرەو چارەسەرێکی باش دەڕۆی مامۆستاجیان ئەگە بکرێت لە کەمتر لە خولەچێک بتانی دواپەیامت لە بۆ ئەو کەسانەی کە هۆگر دەبن وەڵاهی مامۆستا کازان ئەوەی کە ئەمن زۆر ئێستا بینیمە بە تایبەتی بە کەیس بابەتی مەسەلەی سوۆشیال میدیایە کە کاریگەری لەسەر هەموو ژیان تاکان داناوە بە تایبەتی بەلایەنە سلبیەکەی بەداخەوە بە تایبەتی لەلایەن گەنجانمانەوە ئەوەی کە من ئێستا هەوڵە دەم ئەو بابەتی دەیبینم بابەتی مەسەلەی سێکسی ئەلکترۆنیە بە تایبەتی لەلایەن ئەو کەسانەوە کە دەیانەوێت بە تەواوەتی کەسێک هۆگری خۆیان بکەن هەموو جارێک کە کەیسێک ئەبێنە پەیوەندیکردن قسەکردن شتێکی ئاسایی بەتوانێتی وازی دەبێنێ بەڵام کە جەزبی سێکسی بووە کەسی بەرامبەری زۆر قورسە لە بۆلایانی بەرامبەری لەبەوە تکایە یعنی کچان و کوڕان ئاگاتان لە خۆتان بی بە تایبەتی ئەگەر کەسێک کە دڵنیا نەبوون کە من بێم وایە بەڕاستیەکەی خۆشەویستی لە ڕێگای تەکنۆلۆژیاوە یان لە ڕێگای سوۆشیال میدیاوە مەقبول نییە چون ئەگەر کەسێک بێوێ بەڕاستیەکەی لە ڕێگای پەنجەرەوە بێتە ژوورۆت و لە دەرگای ماڵەوەتێن بپشان دەمن هەمیشە وام گوتۆ بە گەنجان بەڵام ئێستا ئەو بۆتە واقعک بەسەر زۆربەی تاکانی کۆمەلگا بە تایبەتی گەنجانمان لەبەر ئەوە تکایە گەر کەسێک زانیت لەو ڕێگایەوە لە دێتە پێش هۆگری خۆت دەکا زوو ستۆپی پێ بکە لەوەی کە ژیانت نەفەوتێ و نەکەوێتە حاڵەتێک کە هۆگری کەسێک بی دواتر ژیانت ماڵت حیاتت هەموو شتێک لێ بە ئەگەر نیەتی شەریفە با لە پەنجەرە نێتە ژوورەوە لە دەرگاوە دەستەکان خۆشی مامۆستای بەڕێزەرە دەستان خۆشی تەمان کۆتاوتەی من لە بۆ تاکبەتاکی کۆمەڵگەی کوردی ئەوەیە کە تکا دەکەم خۆیان خۆش بوێ بە جۆرە خۆیان خۆش بوێ خۆیان ئازار نەدەن لە بۆ هیچ کەسێکی دیکە ئارامی دەرونی ئینسان جانتایەکە لە لایتی ئەو جانتایە ئیتووە زۆرت خۆش بوێ نێڵی کەس دەستکاری ئەو جانتایەکە ئارامی دەرونی خۆت تێکمەدە ئەوەندە لاوازمە بە کەسێک بتوانی دەستکاری هەست و سۆز و ئارامی دەرونیت بکە ئەوەندە بەهێز بە ئەو جانتایە هیمنە ئارامی دەرونی منە نامێت هیچ کەسێک دەستکاری بکاتن و ئەو دواوتەمە لە بۆ دەستەکان خۆشببی و بزانم گفتوگویەکی زۆر خۆش و بە پێزمان کرد وەدارە سوودی هەبوو لە بۆ بینەران لە بۆ برانی پشتکامی ڕەش دەستان خۆشوی مادوبوونتان کێشە کە هاتوونە ئێرە بەو هیوایان کە سوودێکمان گەیان بێتن بە ئێوە ئێمە لێرەدا دێنە کۆتایی ئەڵلقەی بەرنامەی هاندانی ئەمجارە بەو هیوایان بە دڵتان بوو بیتن تا بەرنمەیەکی دیکە و ئەڵلقەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان